سليمانية ام بشن سليمانیه نوشگان ما شادیه رسول پیامبر رودا لسليمانية بله شادیه آنها روش لسليمانية بچاوه کیه و کاربردان و تقینه لناف خلقی ده بچاوه کی بو وقتی روشن آسایشه و او روین امنی آنها تو گوهرتن اکتده های کنم که امزانیاریان توار بگرن. بەڵێ ئەم شەو لە کاژێر هەشتی ئێوارەدا هەواڵی ئەوە هەبوو کە لە سەریتەرەکەی واتە لە بازگەی سلەیمانی کەرکووک سلەیمانی واتە یەکەم خاڵی پشکنینی کەرکووک سلەیمانی هەوڵێکی تیرۆریستی پوچ هەڵکراوەتەوە لەلایەن هێزەکانی ئاسایشی سلەیمانیەوە. من لەگەڵ وەستا حەسەن نووری بەڕێوەبەری گشتی ئاسایشی سلەیمانی قسم کرد کە ئایا ئەوان کاتێکە من قسم لەگەڵدا دەکرد ئەوان بەڕێکەوتبوون بەرەو شاری بەرەو شاری کەرکووک تاواکو بتوانن ئەو هەوڵە تیرۆریستی کە ئاگادارکەن توانێ پوچەڵی بکەن وەک وانوتیان ئێمە هێشتا بەڕێگاوین تاوەکو ئەگەینە ئەوێ بەڵام کاتێک گەیشتنەوێ ئێمە هەواڵی ئەوان بە مندا کە دوان لە کارمەندەکانی بەشی ئەندازیاری ئاسایشی سلەیمانی بەهۆی ئەو تەقینەوە شەهید بوون و دوانیشان بری نابوون. ئەو گوتی تاوەکو ئێستا کەسێک دەستگیر کراواتە تیرۆریستێک لەو هەوڵە تیرۆریستیە دەستگیر کراوە بەڵام وتی چەند کەسێکی دیکەش لەوەدایە کە دەستگیر بکرێت تاوەکو ئێستا ڕۆژی شاری سلەیمانی جێگیرەوەکو شەوانی ڕابردووایە هێزەکانی ئاسایش و هەروە شادیە ببوورە نەگوت ئەو کەس کاژێ شەشەوە بەڵێ ببوورە نەگوت ئەو کەسا کیە سەر بکێ یان ئەو ئۆتۆمۆبیلا بچاوەیەکی هاتیە بژووی کەسی زانیاری دانێتە یان ناو. بەڵێ سەرەتا ئەو هەواڵاوە بڵاو بۆ کە لە خۆڵ و خاشاکەکەی نزیک کەرکووک تەقینەوەی بۆ بەنک و ڕگرتنێ بۆ بەڵام پاش ئەوەی کە دەرکەوت هەوڵێکی تیرۆریستی بووە من کە پەیوەندیمان کرد وەکو تۆڕی میدیای ڕوودا و بە ئاسایشی سلەیمانی ئەوان هیچ زانیارییان نەدا لەسەر ئەو کەسە ئایا بەڕاگەز کووردە یاخود عەرەبە و هەروەها جۆری ئۆتۆمبیلەشان پێ نەگوتین کە گوایە ئەوان لە داهاتوودا لە دوای ئەوەی کە لێکۆڵینەوەکان بەردەوام دەبێت و تاوەکو لێکۆڵینەوە خوان لە بابەتەکە دەکەن ئەو کاتە زانیاریەکان بڵاو دەکەنەوە بۆ دەستگاکانی ڕاگەاندن بەڵام وەکوان وتیان ئێمە هێشتاکە واتە بەر لەوەی من داخڵ بووم لە ڕاستەوخۆیدا قسم لە دووبارە لەگەڵ وەستا حەسەن کردەوە ئەو بەیمی ڕاگەیان کاوان هێشتا هەر لە شوێنی خۆیان و سەرقاڵی لێکۆڵینەوەن بۆیە ئامادەنین جارێ هیچ لێدوانێک بدەن لەو بارەوە بەڵام سیماوە گوتم ڕۆژی شاری سلەیمانی لە ڕووی ئەمنیە وەکو شەوانی ڕابردووایە هێزەکانی پۆلیس و هێزەکانی ئاسایش بە بەردەوامیەوان لە کاژێر شەشی ئێوارەوە لە شاری سلەیمانی بڵاو دەبنەوە و هەروەها وەکوان دەڵێن ئەوان ئامادەن لە هەج ڕووداوێک لە سلەیمانی ئاگادار دەبن. بەڵێ شادیە گەلێک سپاس بۆ زانینیتە شادیە ڕەسوول نوچەگانە ڕوودابوو لە سلەیمانیە بە ماڕابوون و هەروە ئەف دیمەنین کوان هاژی ڕوودا و باوەکی ڕاستەخۆ لەگەڵ دیمەنین بەڵێ ئەف دیمەنەنا یە تایبەتن بێ ئۆتۆمۆبیلا کۆ هاتیە تەقاندن و دە ئەنجامەیەکی دەمەکو خواستنە پوچ بکن دوو کارمەند شەهید بوونە یە بەش ئەندازیاری ئاسایشی و هەروسا دوو کەسی بریندار بوونە ئەف دیمەنەنا ڕاستەخۆ ڕوودا دێنێ بەڵاوکردن و تەنێ تایبەتن ڕوودا بەڵێ پێت بڵێم وێنەکان ڕاستەوخۆنین لە دوای تەقینەوەکە ئەم وێنانە گیراون تایبەتن بە ڕوودا بەڵێ تایبەتن بە ڕوودا و بەڵام ڕاستەوخۆنین ئەم وێنانە پاژماوەی ئەو ئۆتۆمبیلن کە 500 کیلۆ تەقەمەنی تێدا بووە دوو کارمەندی ئاسایشی سلێمانی لە کاتی پوچەڵکردنەوەی شەهید بوون ئۆتۆمبیلەکە بە ڕێگاوە بۆ بۆی کە دەواازەکانی یاخود ئەو سەیتەرانەی کە هەن و بازگانی کە هەن بیان بڕێت و بچێتە ناو سلێمانی. هەردی محەممەد ji بۆ زانیاریان زێدە هەردی بدەمە زۆر باش ئەمە دیمەنی ئۆتۆمبیلەکەی کە وێنەکانی